لەو کاقانی بارە جان زۆر ئەو حاڵەتە پێی ئەوترێ فۆبیای کۆمەڵایەتی، سوشل فۆبیا. فۆبیا واتە ترسێکە، ترسەکە واقعی نییە. بۆ نمونە تۆ ئەزانی خۆ مدیرە وەکو کوردواتەنی ئەڵێ ئەم مدیرە ناوخۆ، تۆ ئەزانی ئەم نەفەرە خۆپەلامارێ نایە، ئەی بۆ باری دەرونی تێگەچێ، بۆ وەسعەت تێگەچێ، ئەمە جۆرە ترسێکە، ترسەکە منطقی نییە، فۆبیایە. فۆبیا لە ڕابردووتە لە شوێنێک ئەحراج بوویت و تووشی ئەم حاڵەتە بوویت. ئێستاکە بۆی باش ببی ڕێگاچارەی جۆرا و جۆر هەیە، توانی سەردانی ڕێنمایی کارێکی دەرونی بکەین و من شتێکت پێ ئەڵێم تۆ توانی ئەوە جێبەجێ بکەیت. هەوڵ بە خۆت بخەرە زۆر مووقیفی کۆمەڵایەتیەوە، واتە بڕیار بە دەست هەڵبڕە، بڕیار بە بەشدار بە، بڕیار بە قسە بکە، بڕیار بە ڕوبەڕوو بەرەوە. ئەگەر ئەمە بکەیت واز نەهێنی بەرەبەرە باشەبی. بەڵام بەڕاستی چارەسەری خۆی هەیە لە NLP چارەسەری زۆر ئاسان هەیە. ئێمە لە ئاوات ئەکادمی زنجیرەیە کۆرسمان هەیە، کۆرسی NLP و کۆرسی هیپنۆتیزمیشمان هەیە. ئەمانە یارمەتیدەرە ئینسان چارەسەری فۆبیای کۆمەڵایەتی و ئەمانەی پێ بکە.